سڵاو هاوڕێیانی خۆشەویستم، خۆشحاڵم لە پارتێکی تریکانی ڕمانی جەرمۆت هاتمۆلاتان. هاوڕێیانی خۆشەویستم، دوای دوو بردنەوەی لەسەریەک ئێستا هاتینە پلەی شەشەم. یاری ئەم جارشمان بەرامبەر مان یونایتد لە ناو یاریگە ئۆڵترافۆرد. بەڵام سەرتاکە تازەی بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لە بینمەکە، وەکو هاوکاریەک سوپاسان دەکەم. هاوڕێیانی خۆشەویست، لە پارتەکەی تر لە کۆتایی ئەگەر بینی بتان ئەگەنەتان بینی و بگەڕێنەوە سەری بکەن. ئێمە وەمەزانی یاری ئەم جار بەرامبەر لێڤەرپولە، بەڵام یاری جام بوو. منیش ڕەتمدا یەک بە هیچ یاریەکەم بردەوە، ڕیکۆردم نەکرد، حەزم کرد زیاتر تەرکیز بخێنە سەر خولی ئینگلیزی. یاری ئەم جاری یاریەکی ئاگرینە، بیبینەوە زۆر زۆر باشە، چکە لە ڕێزبەندی تاو دەچینە پێشەوە. لە ڕێزبەندی ئێستا پلەی شەشەمین، چ یەکەمە لیڤەرپول یەکەمە 18 خاڵ، ئێمە چەندین دەخال 8 خاڵ لە پاش لیڤەرپولین، بەڵام لیڤەرپول یارێکی زیاتری کردووە. نیوکاسل دووەم، ئەستەنڤێلا، وێستام، مانچستەر سیتی بێ خاڵ لە پێشمانە، یارێکی زیاتریشی کردووە. لێیە ئەو یارێ ببینەوە دەرفەتێکی زۆر زۆر باشە، لۆی لە ڕێزبەندی باش بچینە پێشەوە. لە لیڤەرپولیش دوور نەکەوینەوە. دوو یاریمە ماوە بەرامبەر لیڤەرپول، کێشەشی وامان نابێ. بۆ ڕاستەخۆ با بچینە ناو یاریەکی ئاگرینە، تاکیدم. جەمال موسییان تەشکیلان لە دەستکاری دێ، وەڵایی یاریزانەکانم هەتا بڵێ ماندوونە، دەبێ دەرفەت باندەگە یاریزان لاویش بدەم. بەس ئاراخۆ دەبێ گەڕابیتەوە، ئاراخۆ گەڕایتەوە، بەس پاش کارتە سوورەکە بێگومان بەس چێ بێنین. دەرفەت باندەگە یاریزان بدەین. کێشێن سەرەتا هەوڵ دەدەین باماشەوە یاری بکەین. ئەگەر بزوو بتوانین گۆڵێک دوو گۆل بکەین، ئەو کاتە دەتوانین چەند یاریزانێکی سەرەکی ئەمباپێ، جەمال موسیالە دانیشێنین ئیستراحەتکەن. کێشەی ئەوانە بەڕاستی زۆر سێرە، زوو ماندی دەبن. یاریگایەکی قورس چاوەڕێ ئێمە دەکا. یاری لوتکە لەم یاریگایە بەناوبانگە مێژوویە. مان یونایتد ئێستا بە حاڵێکی خراپ تێدەپەڕێ لە خولی ئینگلیزی. ئەجینە یەک لە تیپە یەکەم ڕێزبەندی یەکەمە لە زۆرترین هەوادار لە دنیا، مان یونایتد. Well, thanks as always, Guy. It's a real pleasure to be here. It's been buzzing ahead of kick-off. Let's hope the football lives up to the atmosphere. يلا تۆپەکەی وەگرت لە دڵسافی خۆی دامانەوە. لە ئێمە باشتر. یاریەکە ئاسان نابێت، دڵنیا بە. Gianluigi Donnarumma is in goal. Lionel Messi starts alongside Rodrigo Bentancur in the centre of the park, and the main man up front is Kylian Mbappe. Lovely ball. This could lead to something. Messi گۆڵی یەکەم ئەمباپێ ڕەحم ناکە، تیپەکان ناناسێ، گەورە بچووکی ناناسێ، دەرێگەوە یاریگای خۆت، ناو یاریگای خۆت گۆڵی خۆی هەردەکاتن. گۆڵەکی زۆر زۆر پێویست. ئەمباپێ لەم گۆڵە نانێستا باشتر بووە، دەرفەتەکان ناتوێنێت زۆر بە ئاسانی گۆڵ دەکاتن، بەس جوانتر ئەو ئەسیستەی میسی بوو. تۆپە دەرنایە، بێگومانەوە تۆپە دەرنایە. من دەریویان تووڕەیە. دەستخۆشم ئەمباپێ یەک گۆڵی تر بکەین، چەند یاریزانێک دادەنیشێنم لە جێمی دووەم، ئیستراحەتیان پێ دەکەم. یاریەکان زۆریش دەبن. یەکەم یاری یۆروپالیجیشم کرد، لەگە یاری لیڤەرپول ڕیکۆردم نەکرد، بە پێویستم نەزانی جامی کارەباکاو بوو.
جامەکە لە لامان بە نرخە بێگومان دەمانێ هەموو ئەو نازناوانە ببین کە بەشدای تێدا دەکەین بەس شتێک هەیە دەمێ زیاتر تەرکیز بکەینە سەرخولی ئینگلیزی لە جامیش یارە بێزەکان قۆناغی پێشکۆتایەوانە ئینشاڵڵا بە پار دادەنێم Jamal Musiala. بێگومان دادەنێم ئافیا جەمال جەمال Davis. Musiala. Lionel Messi. ئێدە بڕۆ نا تا وەی The approach play looked encouraging, but good defending to snuff دۆزە out any threat. سرم لێشیەوە That looks like a good advantage played. Manuel Ugarte. Dalot. Ugarte. Fernandez. یاڵە یاڵە Fernandez. Now this has to be. ئۆ خەتیرە It's hard to believe. Well, what a chance that was Holland. to equaliser. You won't get too many ڕاستی chances like یاریزانێکی that. باش بەس نازانم لەوەتی هاتوتە مان یونایتد نەگونجاوە Musiala. نا United recovering possession well. Fernandez. Could turn out to be a really good ball. ئەفیا پیدرۆ پۆرۆ ئۆ نا دەلامینی Giving possession back ئۆتۆپلۆ cheaply. چۆوێندەر وڵای خەتای خۆم بوو سێگۆشم تۆزێک زیاد داگرت Ugarte. Diogo Dalot. زۆری سەعاتن تۆ پیانێ ناسیندرێ ئەمباپێ بەسە مەکەم چاوەڕ دەکەم تۆپەکەی قەتعەکەم یەکە سولۆ بنێرە And he'll take this on. نا Million miles away. نا براکەم تۆ زۆر هەڵی لێوێن دەڕا گۆل لە دۆ نارەمە بکەی Surely the goal will come. وەرن کاکە یارمەتی مام دەنەوە بەسەر کەتێ Davis. نا United with the ball غەڵەت again. وەڵا جێسیقەی نیەمان یونایتد This looks promising from United. And this ئۆ could be- ئافرین گۆچی دەست خۆش Expected it to go in from there, but وڵای یەکە لەم کرد other ideas. ترسان ببێتە لێدانی سزا باش بوو قوتار بوو کاکە و تووڕێی ناوی یەک بێت چە خۆ چار گۆل نەخواردەوە Corner is خۆ fired. تاماندوگەن گۆل دێتەوە ئافیا گۆچی Contain easily keeper's ball. Rodrigo Bentancur. Bentancur. Now to ئەوی ماسی بگەشت بە مێسی زۆر نوێم دەبەوە یە تۆپێ So well over the last 15 minutes. They're creating good chances too. It's not just possession for possession's sake. They've been incisive. You just feel that the equaliser. هەر زۆر سێرن زۆر ئیسعات تۆپیان لە دەستندرێ زۆر یان ڕویان لە لای ڕاستە دەڕۆم باگەچی لێ دەدەن in the right position to cut out the pass. ئەو هەڵانە بەس وڵایی پیا حەق برێ بە ئاسانیش تۆپەکەمان دەدەنەوە Timo Werner. نا ڤێرنەر Now Davis. جوانە براکەم جوانە نامێسی تۆزێک تاخیرم کرد کالا فیۆری بەڕاستی زۆر بەهێز بووە قۆتەکەشی 78 چەند یاری پێ بکەین ئینشاڵڵا قۆتەکەشی بەرز دەبێتەوە یەک هەوڵ یەک گۆڵ بێگومانەوە لە ئەمباپێ دەوەشێتەوە ناوێرم زوو تەبدیلەکە بکەم With Manchester United having work to do. یارەکەی کارەباکاوم لەبەر ئەوەی سیڤ نەکرد بەڕاستی چکە زۆربەی بەیەدە یاریم کرد
ئیسراحەتەکەم بە یاریزانەکاندا Game brought to a بەس halt. یۆرۆپا لیگ دەستی پێکرد یەکەم یاریمان کرد لەگە قەرەباغ و شتێکی وا وڵای ناوەکەی زۆر سیر بوو ئەوجا تعادلشمان کرد 2-2 هەر باش بوو تعادلمان کرد Well, not quite fully away here. یاڵڵا He's there for it. لامی لێ ماڵ هەموو لێ بوویتە ئیمباپێ هەتا ئێستا ڕام لە لامینی نییە بەڕاستی Gonçalves. هەموو یاریەک سەرێکیە و کاریگەری چوای نەبووە هانیوانە زۆر سێرن بەڕاستی ئیسعادن ئەکەدە تۆپەکەم ئەم دێ میسی بانێتەوە قەت ئەوەی قەتاکە تەمشەتەر هەر زۆری سعادن تۆپیان لە ناستێندرێ دەیە لامین ئەو تۆپە دۆگر بای لامین باپێ خۆی و گۆڵ دەماوە هەر زۆر سەیرن زۆر فەڵتت کردبایە خۆچە بوو Ugarte. Dallo. یان دەرێت تەمشای دەستم دەکەن بەڕاستی زۆری سعادن زۆر کاکە وەرنە پێش باشترە ئەوان کە لە سنتەر دەپەڕنەوە تۆپەکەت باسان دەدەنی Diogo Dallo. پێش بەسەر ناکەم دەقە لەنگۆ دەڕۆ خۆ لە من ناڕۆ گۆڵەکەم کردووە من Dallo. نەدێنە پێشەوە نە تۆپەکەشم دەدەنی Martinez. ئەوە چیە و توش بووینە Fernandez. دەبژە Spurs come دەڕۆ away with it. Lionel Messi. Could be something on. ئەمباپێ ناچار بوومەوە شوکر بەڕاستی زۆری سعاتن هەنێ ئەو یاریە مەمنونم یەک بەیستەوە بێت Well, بەس what a دڵنیام save that گۆڵش was. تێدا They دەبێت really had to be made ئینشاڵە to ئێمەینە win, گۆڵەکە just to ناخۆین keep this game competitive. تەمشە I'm sure they'll زۆر be تۆپ confident دەگەڕێنەوە now. پشتەوە زۆر زۆر بە ئیسعاجی تۆپەکە دەدەنی ئەو چ تاکتیکەکە لەڕێ ئەو خودایی Martinez. تەلەفۆنێکمان لەوات ئاگامان لە یاریەکە نەما دەی مێسی بەڵام مێسی قۆتی هیچ نەمایە داینیشێنم باشترە Fernandez. دەی جەمال ئەو تۆپەک وەڵای سێری تۆپ ڕاوەستایە Manuel Ugarte. Martinez. دەی ئەلێرە تۆپەکە قەتاکەین زۆر گرنگ دەبێ زۆر ماشەڵە زۆر ئیسعادن زۆر کاکە دەقە دەڕوە وەڵای هاوڕێیان ببوورن هیچ خەتای من یاریەکە زۆر سارد و سوڕە ئەوان زۆر بەبێت تامی پاسات دەکەن زۆر نە تۆپەکەم دەدەنێ نێرش دەبن تەمشە نازم کامەلایەن لێ بگرم Fernandez. ئەو جایسە دوو پاساتیش دەکەن تۆپەکەم دەدەنەوە هاکە لە سەرای دەپڕن زۆر ئاسان دەمشە بەخوای گەمەیان خۆڕە Narrowly failed. وڵات تەدیلاتەکان دەکەم هەوڕێن Throw it. ئەمباپێ تەمشاکان قووەتی سەفرە یەک دروش پشوو وەرنەگرین وەزاکەمان زۆر شڕ دەبێت ناچارم مەوەش بین مناوی یۆدۆجی وەڵام مێسی جەمای دێمە ناکێشەنی هەر کەسم نییە یاری پێ بکەم وەڵی ئەوە نە ئەوەش ئیشاڵە جی دەگۆڕ مانویناتی باوە بکاتن بادەقە بکوژی لە مەسلحەتی ئێمەیە یارەکە بە گرنگی سێ خاڵەکە ئێمە سێ خاڵەکە بەدەستبینی دوو باشترین یاریزانمان دانیشان نا کاکە United کاکە finding space on لامین the وەختی ئەو flank. تۆپانە نییە دەگەڕێتەوە جارێ نەگەراوە عکسیە That's crossed the line. It'll be a throw. Could get it over now. نا خەتەرە There won't be any rebounds there. Destiny Udogie. Nicely set چی it ڕای up. ئەو یاریزانە زۆر چاکە نەیگرت That's as easy as it gets for a بۆ good شایەکە finish. زۆر وەڵام زەم ساب Now کرد the game's been halted. هەستۆ Some treatment ئەوە required. چ بوو
خۆم یاریزانم نییە یەدەگم سفرە کاکیشم والله ئەوزام هاوڕێیان ڕۆی چێ بێنمە یەک یاریزانم نییە وەزعەکەم زۆر زۆر خراپە ئەم با پێم دانیشاندی سرعتکە ئێسش زۆر مشکیلێ زۆر کەسم نییە بە ناچاری دەبێ یاری بۆ یکەم بەسبی بە مێرە باشترە ناچار بم دانیشێنم هاوڕێیان وەڵی ئەو شتانەی بەڕاستی چێژ بەخشە لە FC بیچار شتانە ئیسابۆشن نەدەبوو حەزی شم لێ نییە نە ئیسابەکە ڕاگرم نە کە کەشواوە دەبتە باران دەمێ Good کاریگەری long ball to get وەکو us واقع going بێت again. چەند دەقە بڕۆ لە مەسلحەتی منە So the end is یەک more or less یاریزان in بەسەر sight نایەخ for Spurs now. They're nearly there. کە خۆتان Been a بەکەیف خۆتان really پاساتی close کە game this, tight and cagey at times, not many opportunities. But let's just see how the last few minutes go. با They'll هەمووی be hoping بگەڕێتەوە for no silly mistakes at the هەدێکمان back. بدێ نا بەس Nicely ئۆفساید نەبی played. And it's offside ئۆفساید دقە هێشتا نوێ چەند دقە چیکەم ماوە خراب نییە بۆ یارزانەونە یەک بێتیش مەمنونم تۆزێک تاخیر پاسادەکەی دەدەنا زوو دامگرت لە here. وەزع یەک Promising بیت looking ball. قوتار بین زۆر زۆر گرینگە Ugarte. تەوەگرە ئەت دەستخۆش Rodrigo Bentancur. دەستخۆش ئەوەدایەوەی ئەرێ وەڵا هاوڕێیان یەک بەیت And it's Tottenham گەمەکی Hotspur وشک و taking the ناخۆش 3 points. ئەو یاری It was a قورسە real گەمەکی hard-fought واوشک game. Both چاوەڕان teams نەدەکرا showed moments of quality. گرنگەوە They سێخاڵ worked یاریەکەمان hard, but بەدەستێنم overall, they'll be happy with the result and the performance. دەستان خۆش دەستان خۆش بەس ئیسابەکەی وێرنەر زۆر نەبی زۆر زۆر باشە کە یاریزانم نییە بەڕاستی قەرەبی بکاتەوە یاری ئەو جارە دەبێت لەگەڵ چێبی یاری ئەو جارە یۆرۆپا لیگ یاریمانەیە ئێمە 16 مین چکە یاریەکەم بەرامبەر بووین ئەو تیپەش نازانم چێ وەڵا نازانم تیپیان سەیری تێدایە ئاشدەم چییە ئەو فێرنسیڤاریۆس وەڵا نازانەوە چ تیپەکە لەڕێ ئەو خودای تیپیان سەیری تێدا خۆ ناخوێنێتەوە بەس 3 ڕۆژە ڕەنگە یاریزانەکەم زۆر بەیان پشوو بدەن یەکەوسە یاری دیسان دووبارە ئیمباپێ وەزعەکەی شەڕە وەڵی کەسم نییە لە چێ بەمەوێندەر نازانم ئەخە ئەو مازم نییە ئیمباپێش ڕۆی ئەوە وێرنەر ناچارم دیسان جێمەگیاری بە ئیمباپێکەم بە دەزاری موسیالە دادنیشێنم کێشەم نییە خراپیشە بەس وڵی ئەو یاریزانم تاقی کردەوە زۆر باش بوو دیسان دەرفەتی پێ دەدەم ئەوەش کاکم دەبێت ئیسراحەتی کردبی کە ئاراخۆ لە چییە ئەرەخۆ زۆر سیر هەرماندیە ئێوە چەند یاری پێ ناکەم بە ئەلفۆنسۆ دەیڤس ناوڵە وەزعی شڕ نییە ناچارم بەس ئەوە جەمال موسیانە بانگشتیش ناکەم ناچارم وەڵاندە یاریزانێ بشوو پێ بدەم خۆبڵ ناکە وێرنە لێرەبی بینە پشقەتێ
تەوا دووەم یاری یۆرۆپا لیگ. This is it, a can't miss game. And a back زوو یەک دوو گۆلۆ تیپە بکەین زۆ گرینگە مێسی و ئیمباپێ و چەند یاریزانێک پشت پێ بدەم. And now it's a matter of who will dominate on the pitch. Big characters on the big stage. What a prospect. Keep it right here with us, the home of football, EA TV. Hello and welcome to an evening that needs a bit of cheering up, and what better way than with the game we're about to see. My Yalla, name's Guy kaka. Mowbray and alongside me is Sue هەموو Smith. چاومە لەسەوەی گۆڵ نەخۆین و زوو گۆلەکیان لێ بکەین. UEFA Europa League fixture here. It's Ferencvaros versus Tottenham Hotspur. Yeah, this is a tough one to call. Both sides only managing to draw in the last game, so I'm really interested to see how they're going to approach. Great chance here. ئەو ئیمباپێ بە شوتەکە بکە بە شوتەکە بکە گۆڵە. Job done for now. یاڵڵا Spurs moving the ball forward. What can they do from here? ناوەڵ ئەوسایدە کاکە ئەوسایدە یان دیارە. Timing has to be better there. مەبەستی من ئیمباپێ بەزە من لەبیر دەکەم تاقیمەکان بگۆڕم زۆر لێک This نزیکە is the زۆر. Spurs starting lineup. Gianluigi Donnarumma. هەموو is in یاریک goal. دەبێ من ئەوی لێ Lionel بکەم. Messi starts alongside Rodrigo Bentancur in the centre of the park, and the main man up front is Kylian Mbappe. Now to deliver a good ball in. ئۆ بڵیند بوو Accuracy he was looking for. That'll be a goal. لامین. ئیمباپێ فەقیر زۆر ماندوو پشووی نییە. یاریزانم زۆر کەمە. بیدایەت کە خود دەستی پێکرەوە یارزانانم گواستە گوتم کەم و کوڕیمان ناوی بەس بەڕاستی فکری ئەوم نەکرد کە پێویستمان زۆر بە ئەوەی دەبی And unable to retain یەدەگەکان. possession. Kylian Mbappe is the sort of player that always has you on the very edge of your seat. What are we expecting to see from him today, Sue? نا ئەو یاریزانانم خۆتیان زۆر کەمە زۆر. I just feel really sorry for the defenders trying to stop him. بەزیار لە یۆرۆپا لیگ بیدایەت گرنگوێت و لە هەشت تیپەکە یەکەم بی کێشە نابێتن ئەوەندە گرنگ نییە بەس خۆشە توەربی بێەوە وانە Well, not the لە easiest ڕێتینگی of saves, but you'd تیپەکە expect لۆ him to ڕاینەرەکەت probably شتێکی stop that. گرنگ دەبی بەس بەڕاستی و تاخمانە زۆر لێک نزیکە. Messi. What a chance here. Must be. یاڵە مێسی کورە مێسی وەڵڵه براکەم ئەو شتەی مە کوێنە کاکە زۆر پێویستمان بەبردنەوەی زۆر. Pass is incomplete. Nicely won. ئێوە نازم تۆ بلە چێندەرە تاخمەکان وەچیەکەن Traore. زەینم نەدە بەڕاستی. Oh, he's done well to get past his man. Under تیپە چۆندە باش نینە He's managed to put it wide. بەس ئێمەش نەقسمان گەلە زۆرە. هەڵە بار جۆرێک دەبێ یەک دوو یاریزان بگوازمەوە بەزار دەبێت چاوەڕێکەین تازە بیدایەتە. It's nice possession. Is there a goal to take the lead coming? نا هەڵەی Taken command of the situation. Bit of a squeeze on here. نەکاکە میسێت و سراتە. Spurs have the ball again. تۆزە تۆپەکانەوە دەکەم. The play Dakhil just dakika. breaking down a little here. ئۆ That's فاولە. been seen as a foul. Free kick. ئەو فەریقە لە قەدرە خۆیان نە دەڕوچیش دەرچوون. Brennan Johnson. Mbappe. ئۆ That's nicely تاخیر won to عەرەکەی see کرد. off the threat. ئۆ نا Christopher غەڵەتی Zachariasen. ئەم زەین پاسا دەدا. وەڵای گوناحە لەگەڵ تیپانە زوو گۆلیان لێ نەکەی هەر زۆر خراپن زۆر. دەی ئیمباپێ دەی ئیمباپێ وەڵڵا یاریزانەکەی کە دەرفەتم پێدا گۆلی کە نازانم ناویشیچە ئای دەستخۆش بە زیمباپێ دیفاع و گۆچەکەی شێوان بێرگڤال دەستخۆش کوڕە گەنجەکە ئەوجە ئەو گۆڵانە زۆر تاسیرەیە یارزانەکە ڕێتینجی بەرز دەبتەوە یانەکان دێنە دوێت دەتوان بە پارێکی باش بیفرۆشم و یارزانێکی باش بێنە مەدلی خۆ
نانە بە عاقلی تۆپەکەی لێدایە گۆڵ تیپەکەی بەرامبەرمانە 0-0 گرنگ بردنەوەیە گرنگەوەی 11 یاریزان بەرامبەر 11 یاریزانی تیپەک ئاسان نییە ئێمەش خراپ بینێسە 2 گۆڵمانی دەکات Adama Traore. ناویست تیپەک بە ئاسانی تێبگەین تۆپانی و سەردەمەی بەڕاستی هەمووی قڕوس بووە ئەی بەس هەموو هەدەفمەوە تۆپەکە نەکەتە کۆرنە This set piece. Well, it's the first بێگومان یاریەکەش لەدەری یاریگای خۆمانە father's sense in this is a great opportunity. They're really getting behind them. لەکەلە زۆ خراپم زۆربەی تۆپەکان That, it looked a really good تیبی chance بەرامبەر to وەری score. دەگری بەسە مندا زاڵن لای بەس متابعام کرد ئەو بێرگباڵە یازانیش چاکە Messi. Really nicely played. Oh, What can they do with that's this now? کاک مێسی ئەیدە کاکە دە وەرگرنیەکتان Good work to regain possession. Bentancur. بەڕاستی تاقمەکان زۆر مشکلیە Messi. مێسی لە دوڕە نا شوتەکە زۆر But it's only resulted لاواز in a بوو fairly routine save. دەی تۆپەکە جێمێکم دووبەیستەوە بێ یارزانەکەی یەدەگ هەم دەیمەنێ ئەفیا ئەو جێمیەکەم تەوا بۆم زانی فاو لەسەر مێسی مێسی وەزعی شڕە دەبیدانیشێن سار بەس ناتوانم لامینێ مەڵدانیشێن چێ بینمە نایە وەڵڵا هیچ دادریشێن بەڕاستی لۆ خولی ئینگلیزی پێویستیان بە پشووە The second half underway, and although Spurs are in front, that could quite easily change. وەتم دەی یە کەسەی فرات ببینێتەوە Breaking at pace, this could be dangerous. In behind, can he finish? وەڵڵا گۆڵ مافوا لە هەردێکی خۆم Second best no longer. It's level ها again. تۆپەکەش دێنەوە یانەی بانجامەکە رازی نینە لە ئێوروپا لیگ بەڕاستی لۆمان نایە Another look now. ها and you تەوا can see بۆشم he's کرد under all sorts of تەوا pressure بۆشم here. کرد He's done well though to fend them off. یانی سیخەم Really زۆر بە strong گۆچی play تۆپەکە and good دەربێنێ بەس finish too. گۆڵی یەکەممان خوارد بەڵێ خۆشەویستان گۆڵی بەرامبەر بۆ ئەو تیپە نازم ناویچێ و چێندەریشە And away we go again at 1-1. پەندەکێ دەڵێ گریانی یەکەم شەر نییە Davis. شەرتەوەیە لە کۆدادا چێ پێ دەکەنی ئەمەش کاسەکەمان دێ ئەیم باپێ وڵای زۆر تاخیری زۆر یان دەبێ من یەک دەم چاوارێکەمە تا بینەکەی لۆ بنێرم And the very best of the Premier League keeps on coming for you on EA TV. زۆر خراپە زۆر ئەو لاعیبانە وڵای هەندێک یاریزانی یەدەگمەیە ئەخێسە توڕش دەبیدەری لۆ دەرفەتم نادی یەکاکە وڵی زۆر خراپی هەر پاساتیان و زۆر وێرانە زۆر کاکە عیبە وەڵڵا عیبە تۆپە بڕوە خەتیرە وەڵڵا لە گۆلێکی سەر لەسەر قوتاڵ بووین قوتار بووین دەویست سەبر لەگەریان تەمشە عافیە تەمشە کە فرێشتەکی جوانی کرد دەستخۆشێکمان لێ کرد پەشیمانێکی دنێ نەکەی وەڵڵا یەک لە گۆلە جوانەکانمان خوارد وڵی یەدەگم زۆر خراپە ناچانمەوە یاریزانان یاری پێکم هیچیان پێ ناکرێ ئەو ناوە سەیرانەی وڵی تیپەکە نازم چێندەشەوە هەندەرێکی زۆریشی هەیە ئەو لای تەوا حاڵەکی جوانی کرد بەس زۆر ئەو لای چۆل کرد بوو دەستخۆش گرنگ نییە ئێوروپالیگ کە بۆ چونهاتنەوە کاتەی تامی زیاتر دەبێت باش یەک بێر بەسە دەکەین دڵنیا بناوڕێن ئەو یەک دو یاریە بە یەدەگەمەی دەکەین کە زەرور بۆ کاتی دەکەینەوە ساس بەس خۆزگە نەدۆڕابینە هاتەمشە وەڵی هاتی بە زۆر بێز و یەکەم جاییز نەبوون
گۆل یەکەمیان کرد باش بوو ئیمباپێ ئەری Brennan Johnson. Now it needs a good ball in. Promising position this. ئۆ دەی وەڵای نەشوتیان نەپاساتیان قوتیان زۆر کەمە زۆر ئەو کارەکەی کە نەشوتیان نەپاساتیان تەواو ئەو کاکە کەلەکە لێ دە بکە پاسات براکەم Brilliantly anticipated. That was looking ناوێرم really بجلوونمەوە dangerous. دەبتە فاول ئۆفساید بوو دەست خۆش ئەمزانی فاول Could be something on. Just needs the composure. ئەی بتخۆم گۆلی بەرامبەر بەو یاریزانە خراپانە What a game this is چێ turning گۆلی out to کرد be. ئەوزان بێن تاکوور بوو ئەو دەسێ چێنە کاکە بگەڕێەوە گورە کاکە بگەڕێەوە کە کاکە خۆچت کردیە Well, if we watch this again, it's a بێنتاکوور بوو tidy finish, and it's ئێوە ئیسمالی دەبەست لاقی certainly یارزانەکەمانی دیارە pressure's been building and they've got their rewards. یانە ئەوم نەکرد تاخیرم نەکرد بێن تاکوورە تەواو یاریزانێکی چاکە پارەوە بزانم هاتە خولی ئینگلیزی دەست خۆش یەک So هێرشیوە level pegging as the game یاڵە kicks off ڕیمۆنتادا once more. ڕیمۆنتادا ئەوی دەست خۆش Switched on and ready to intercept that. نا ئیمباپێ غەڵەتم کرد ئۆتۆپم دایەوە Could be a chance No, to hoş break taze. here. They couldn't No, quite diliyan take zor başa. advantage in the end. Rodrigo Bentancur. Pat Matassar. نا ئیمباپ To gain possession. یاریزانەکە کە پاسات دەدەی لە ئۆفساید بێت تۆپەکە لە دەست ڕۆیشتە ئەوەی کێشەیە دەداتە یاریزانێکی هەڵا پاساتەکە بەدڵی خۆت ناڕوە I'm hearing Hey, that there's nah. been a goal in one of the other games. Over to you, Alex. ئێ وەڵی تاقمەکان زۆر لێک نزیکە ئەومزان یاریزانی منە They've scored the opener with just over تا وەڵە دووبارە ئەومزان یاریزانی منەوەی پێشەوە Clever. Thank you, Alex. ناو جار دەبێت دیقەت دڵ ئەوزان سێم جارە شتم بەسەر دێ Zachariasen. Good work to recover possession. ئێ وەڵا جوانە بەس قوتی نییە دەبڕۆ تکایە بگەڕێەوە کاکە بگەڕێ وەڵ هیچ قوتی نییە کاکە The goal. یای نازانم چی لێکەم ئۆ It's all getting a bit بەڕاستی چاوم لە strange. ئیمباپێ ڕێکەی شوتەچی بکەم Coach's shout. There's a chance for them to go now. فاولە Goes for goal. بۆ چێ نێکردە فاول That was a really وەڵا good دەستم بەردا chance. And delivered into the middle. Oh, great. ئۆ چوار دەقەمەوە بەس باش بۆ لۆ نێکردە فاول گوێم لە سافیرە بۆ من وانی هەوڕیان گوێتان لێ نەبوو Played in now. بەناردی Awarded here. The refs viewed that as a foul. لۆ بەناردی نانەتەوە وەڵا زراوم چوو Destiny Udogie. نەدەرەوە Brennan Johnson. Sarr. And the forward progress continues. ئەو بەس ئۆفساید نەما ئەمباپێ بەتەنیا بوو The flag is up. وەڵا خەتەری دەبوو شتێکی باش دەبوو ئەو تۆپە وەگری باش ئەو تۆپەت یاڵە یاڵە ئەمباپێ Could be a chance to win the نه game here. ئەمباپێ قوتی نەما فەقیری Stopped in their tracks with a change in possession. A chance now for a quick transition. He's in here. نا والله ئاخی دەقا ڕەحمیان نەکرد مەجای تعویز و مەجای بەرامبەر و هیچ نەما دوو گۆلی لەسەر یەکی زۆر جوانمان خوارد وەڵایی Well, take a look at this. The pace they show نه on هیچ transition قوتیان نەما is just بەڕاستی so یاریزانەکانم impressive. The defenders هیچ can't قوتیان stay نەما with them. And as soon as he's through 1v1 with the goalkeeper, he just goes for power and smashes it in the net.
That's a quality والله finish. آدم تراوري يعني والله وش حساب كان جيرانك ايش دقم علي رو كيشنيا دستان خوش بي اگر ازانا سركون ليه دتان بين مولا قوناقي سيودو بي 16 بي زاري تيناغم جدولك تسيلياتيا كيشنيا هدفي رئيسي ما نيما كل انجليزيا جاني ياري او جارا تیپی بێزی تێدا نێت سیرکە ناوڕیان بار یەک دو یاری ببینەوە دڵنیا بم بەسەر دەکەوین یاری ئەو جارە بەرامە بۆ ڕایتۆنە ئێمە هاتینە چوارم هاوڕیان لە مانویناتیمان بردەوە دوو پلەی هاتینە سەرەوە ئۆفەری لە هاتیە کاکەوەی نافرۆش 15 ملیۆنی وەڵە برا ڕازی نابم بەیز ناوەچی پیدرۆپۆلۆ یاریزانێکی پێویست ئەمە خۆم یاریزانم نییە یاریزانش بفرۆش مەزعکە زیاتر تێک دەچی دوو ڕۆژ پشوو یەک ڕۆژ ئیمێلێکمان لە هاتیە بەس چەند نییە یاڵڵا بەرامبەر برایتۆن یاری سێم هیچمان نماوە دەستکاریکەن یەکەسە بە بچین بۆ یاری داهاتوو با پارتێ و جارەی تۆزێک درێژتر بێ تەواو جەمال موسیالە ئیسراحەتێکی باشی کردووە بەس بزانم ئەو چانە بۆ وێرنەر بەس باشە ئەرەخۆ زۆر سێرە ئەرەخۆ نایەتەوە نا ئەرەخۆ کوو کارتی سووری وەگرت زۆر سەیرە دیفاکانی پشتەوە وەڵا ئەوەش وەزعی شڕە نارەوە یاریکردەکە هاان ئەمباپێ زۆر پێویستی بە پشتە زۆر باوانە بینمە ناوی لۆی دەرفەتێک بوو یاری بەوانە بکەم سیبی یاڵڵا بسمیللا یاری داهاتوو بەرامبەر برایتۆن یەک لە تیپە جوانەکانی پیرمەر لیگ چەند ساڵێکە بەڕاستی یاریەکانی چێژی هەیە کیلیان ئیمباپێ 5 گۆلی هەیە 5 گۆلی کردو کلیانی جوان ئەی دیسان تەمشە داخمم نەکراوڕیان A live game from the Premier League on the way. It's Brighton and Hove Albion versus Tottenham Hotspur. Yeah, cheers, guys. Great to be here. I think it's important. No, offside. Bas bar topa kana ro. Start quickly, but I'd love to see some goals. Hopefully, I've not just cursed it. What a chance here! Afia. Defence has done its job to stop any trouble brewing. Oh. Bers topa kabinera. Starting lineup. Gianluigi Donnarumma is in goal. Lionel Messi starts alongside Rodrigo Bentancur in the centre of the park, and the main man up front is Kylian Mbappe. اي والله جول اي هوار تقول نابي اي هوار لو يجوان تراخر والله لولا يشي شملي ده نازانم لو زياتر اوه خطيرة اوه يبدواني والله خطيرة اوريان اوه هيرش بيرش ياريتش قرمة وقو ياري مان يونايتد نيم براسي زي لقا ما كاش بردم يلا جمالي جوان يلا قولتي يلا هموتان كاكا بس چوارە مینێستا بردنەوە لۆ ئێمە بەڕاستی زۆر بەنرخە زۆر ئەوستەکەن کاکە شو نەکەیت شوت مەکە نا چاوەڕێی یاریی ئاسانم نەدەکرد بەڕاستی بەس ئەوەی تازە ئەگە غەڵەت نەبوو جەمال موسیالە بیانێ گوناحە ئەو تۆپانە گۆڵ نەبی خۆی و گۆل وەڵڵی لۆلایەکم لێدا ینی ئەوە نەبووە کە زای شوتەکەی بکەوت دەبووە گۆڵبی دەرفەتێکی زێڕین لە دەستماڕووی زەختەش تەواومان لەسرە وەڵا ئەوانە ڕەحم ناکەن
ڕاست و چەپ دەوەشێنن. And the ball comes in. ئێ And that فرم one is دازیەکی got باش away. بەس تۆزێک بێنە دەرێ تۆزێک. Oh, could be a chance here. Perfectly anticipated. Really well won. دەست خۆش. Kylian That's Mbappe is push. the sort of player that always has you on the very edge of your seat. What are we expecting to see from him today, Sue? Well, he's a match winner. He's a genius on the Yallah. football pitch. Whenever he gets on the ball, you think he's going to Messi. make something happen. I love Oh, the way he just offside? skips past players with Offside. ease. I can't wait to see him play today. خەتای من نەبوو. خەتای مێسی بوو. Mbappe. Here's the shot. یاڵڵا الله والله هاوڕیانێ و یاری شانسمان نییە. It's a free kick. گوناحە ناچێتە گۆڵ. Oh, we might be lucky not to have been booked there. Well, I think he مبابێ knows ئیشی خۆی بەزیادەوە کرد. he's in the بەس box. تۆپەکە کە نەستە گۆڵ. ئۆ والله باش بوو ئینزاری نەدا. سوپاس نابی ژوان. ئێرە چۆل دەکەن ئێمەش دەڕۆین. Players waiting in the centre. And cleared باش well بنە away بۆ from goal. فاول. No forward pressure. They're waiting to be attacked. Oh, The attack is over. Mbappe بینەکەی Really زوو good نەدا. defending. That set up the chance. The Oof. goalkeeper more than ready. ئەوان خەتەرن بەڕاستی مەجالیان بدەی ڕەحم ناکەن. نا 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 غەڵەتم کرد. Something happening. نا ئەوان باشن تیپە چکراون و یاریان خۆشە. They're being afforded یعنی too much مەجای space گۆڵ و here. گۆڵ خواردنیشی تێدا دەبی بێگو. Different angle of attack. ئەیە دەست خۆش. ئەوان Lionel Messi. وەڵا ئەوان مەجالێکی باش Rodrigo مەجالێکی Bentancur. زۆر لە پشتەوە بەجێ دێڵن. Messi. Mbappe. یاڵڵا یاڵە جەمالی جوان جەمالی جوان. Still problems. یا الله ناچێتە گۆڵ. He went for it but couldn't. ئەو یاریە شەنس لەگەڵمان نییە بەیت زۆرێک. From there, guy. I'm not sure why he just didn't place it. گوناحە تێستا هیچ بیتەوە وەڵا دەبا گۆلە چی بکەم. کاکە و دەرفەتان ئێستا یەک گۆڵی بخۆم گۆڵم پێێنێتەوە زۆر ناخۆش دەبی زۆر. هاین گوناحەت و یاریەکە باش بی بەو نوعک دۆڕی. There could be something building here for Spurs. That's not a bad looking ball. ئۆ تووبایەکردنی مباپێ زۆر نیم Ultimately دەبوو. nothing doing. Johnson. On to Messi. That's a lovely ball. ئەو مێسی کە لە نا Oh, it's been خەتای من missed. بوو. It looked a good opportunity. وەڵا یاریزانەکان شێخیانمایە تۆم ناستێتە گۆل بەکە لە بەڕاست بە چەپ بە عاریزە دەکەوێت. Well, as the stats show, Spurs Oh, are no, no, controlling غلط، غلط، possession غلط، over the غلط. last 15 minutes. You just get the feeling a goal will come soon with all of the pressure they're putting on. them, Offside. the amount Yeah, of that's chances Jorge Lehmann. it's created, but it's about making sure you finish them off. Lionel Messi. Messi. Nothing to split the sides, but this move is looking promising. Bentancur. بۆ مباپێ ئێ وەڵا جوانە. Mbappe. نا 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 مباپێ وەڵا غەڵەتی کاکە. گوناحە و یاریە جێم یەکەم هیچ بیتەوە بوو. بەڕاستی سێ دەرفەتی 100% هەبوو. ئەوانش دەرفەتیان هەبوو بەڵام وەکو ئێمە خەتەر نەبوون. Brilliant best in what we've seen. تۆپەکەی مباپێ کە بە عاریزەکەت بەڕاستی دەبای بکەتە گۆڵی. So nothing بەڕاستی between خەتەر them بوو. as the second half kicks on. هانی گوناح بوو.
هذا وشو Solly March. They've lost it there, and the attack is over. Johnson. Jamal Musiala. Promising looking ball. بس كلك هو قرب براكم And the very best of والله یاریی زۆر زۆری سعادە ئەم نیە سەر دڵنیامە گۆلی تێدا Surely not to be missed. یاڵە والله جوانە گۆڵ ئەو جارەیە نییە نا ئەو جارێ نابێت تۆ بەکە بکەتێ دەرەوە بتخۆم ئەمباپێ یاڵڵا مستاحقی گۆلی بوون گۆڵەکەش تاخیر بوو بەس کێشە نییە گرنگەوەی بە پێشکەوتین ڕاینەرەکەمان ئاسوودە بوو Well, here's the replay, and it's a nice through ball to split دەست the خۆش defence. مێسی And I can't نەوێران بە see it میسی missing شوتکەم from گوتم تۆ بەکە دەکەتە there. دەرەوە Strong connection. It's a nice goal, that. جوان بۆ پاساتە جوانەی گۆڵ گۆل یەکەم لەو قەڵەقەیە قوتاری کە دێنیم باپی The game needed a goal. That's Oh, what we've بعد got. بقى جولي دو What مش sort ماكل of بقى. response will we see now? آي لامين Over the line for a seagull's throw. Milner. أوه. Solly لا March. جانكم دين ندروا عافية Sloppy كالك in بيوت possession. نا This is looking good. Now what comes next? نا كاكا برو ما ينزل زل بقري Real chance it will surely ديو be جول one. كاتب الله هاورين بيني خوما بيبان قزلي And مده a red سوي card it is. The ref given no choice. أو قرم كل بسري خوما He أنا knew the outcome. It's an easy decision for the referee. أوه هلي والله سوريا خطايا كان بواوريان And the goalkeeper gathers the ball in easily. الله دقة زور يجمعوا هذا يا ريزان Well, we have more coverage from the Premier League coming up for you here on EA TV as Spurs face West Ham. All the action live on that one. نا هم دميز يا ريزاني بشو بيبدا March. ميسي عدته برقري أخي ميسي قلنا فقيري This تبكى could be dangerous. والله وزع كمان أتابري Is this the equaliser? شلوقة أي تسخوش It's a corner. باش بني كده بنالتي Perhaps to draw level. والله Well, تبديلات forwards are doing their bit, but can they find the equaliser? تبديلات إذا كانوا هان بو أندا مرة زينينا And the corner dealt with. أوه فاول He's hit that أوه well. الراو ده In شيني the end, it didn't give the ورحناك. keeper much trouble at all. فاول Musiala. فاول لك Brennan Johnson. تسخوش Oh, could be a chance here. ده إمبابي Well away from goal. نا ميسي غلط ميسي دسخوش Johnson. On to Messi. That's a lovely ball. There might be No, something no. building now. And that's been cleared away. والله خطر زول برامبر بني ترسم كاتي أو كارت السوري أنا It's the ببراس right ball. Genuine chance. أي دسخوش جول سي Top class from the goalkeeper. It's a great save. Certainly والله shows هاوريان his class there. وزع كمان Selected and almost شلوقة saved the goal. وزع كمان ديار نيتي لي ديتوا Let's have it جمال cleared. يا زانا كانش مبجنيام كورتا دي ميسي برو براد جان Spurs exploiting the space on the flank. Having a look.
ئەیدا دەی ئەمباپێ وەڵڵا گۆچی هەستاوە گۆچی زۆر خێرا بوو. Well, that was a really good Hey, save, foul, wasn't Kaka, it? foul. They need to get themselves forward Foul quickly Tidane and Loma. create some more opportunities if they are going to get themselves back into this. والله خۆش شانس Bentancur. Musiala. Johnson. Musiala. Cross into the یاڵڵا area. ئەمباپێ یا ئەڵڵا گۆڵ بە زۆر جوان دەبوو. Oh, that's a great volley. وەڵا دەقەیە هەشتا پێنجە Doesn't miss by much. ئەوان تاوا دیفاعیان دانیشان دەمش بە یەک دوو تەبدیلاتی بکەم هاوڕێن. مێسی جێ ئێرە ئەوەش دانیشێنین ئەمباپێ وەزعی شڕە ئەمباپێ تاوا بێ ئێرش بەریاری دەکەم هاوڕێن. وەڵا دەبی هەمووی دانیشێنم هیچ قووەتیان نەمایە تاوا. تەبدیلاتەکانم هەموو کرد بە هیوای ئەوەی ئەنجامەکە بۆ شێوە بەردەوام بێ. دوو یاریە یەک بەیت زۆر بە زەحمەت قوتار دەبی بەس بەرامبەر تیپی بەهێزیش. ئەمباپێ قوتی نییە مازمم نییە لە خۆتان پاسات بکەن بادەقە بڕۆ پاسات ناکەن عکسیە. وەڵای برا تۆپەکەت لێ ڕواندا ئینتلاقی لێت دە و تااقەتشی نییە وەکووە. ئۆ خەتەر دەبوو. Mukhtar. ئەو لای لە دەستم ڕۆی Not a lot of respect. ئەو حازرایی کاردی Surely take action. ناویژانێکی زۆر دڵڕەقە And in discipline هاوڕێیان might be دوو their دەقەمە undoing تەنیا today. دوو دەقە Yeah, خۆمان they need to ڕاگرین just calm themselves down. لەو It's یاریە really زەحمەتەش feisty قوتار out دەبین. there. وەڵا گۆچی جارێ ڕاوەستە گۆچی. Porro. دەستان خۆش سێم یاری ناوەڵە سێم یاری نەوە تازە یۆرۆپالیگ بوو چوارەم یاری لە سرێک لە خولی ئینگلیزی براوە دەبین. دەرفەت نییە لە لیڤەرپول دوورکەوینەوە. ئێستا بزانین لە ڕێزبەندی چوینە پێشیان نە. ئەو یاریشمە زۆر قورسە وەڵات چوارەمی ناوڕێیان بەس بزانین خاڵەکان چیلاتەوە. ها لیڤەرپولی یەکەمە 21 خاڵ ئێمە 16 5 خاڵ لە پاشین دو یاریمان بەرامبەر لیڤەرپول ماوە. لیڤەرپول 7 یاری کردو ئێمەش خراپ نییە. یاری ئەو جارەمان لەگەڵ وێستامە لیڤەرپول لەگە چێ یاری هەیە لیڤەرپول نابینم لیڤەرپول لە ناو ئەرسناڵ یاری هەیە دەرفەتێکی زۆر باشە خاڵ لە دەستداتن. هاوڕێیان بە ئەم پارتە لەوە زیاتر درێژ نەبتەوە دەتان بینمەوە ئینشاڵڵا لە پارتی داهاتوو هەر لە خۆشی دابن و هەمووتانم خۆش دەوێ خواتان لەگەڵ.